بەنای خوای گەورە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە لەم مانگە پیرۆزەدا کە هاوکارمان بوو لە پرۆژەیەکی ئەوهادا دەستمان پێکرد لە ناحیەی تەکیا و لە ئەنجومەنی تەکیا و بە سپۆنسەری ڕێکخراوی هاواری خێرخوازی. ئەم پرۆژەیە دووەم ساڵە بەڕێوە دەچێت. پشتیوان بە خوای پەروەردگار لە چەندین شار و شارۆچکەی ترش ئەم پرۆژەیە درێژەی دەبێت. ئەمە پرۆژەیەکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێت ئەجر و پاداشتی هەر کەسێک کە خواردن ئەدا بە یەکێک ئەجر و پاداشتی ئەو کەسەی بۆ دەنووسرێ. کەواتە هەر کەسێک کە هاوکارە لەم پرۆژەیەدا کە هاوکار بۆ لەم پرۆژانەدا ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە. بۆیە ئەم پرۆژانە بەڕاستی بە لە ڕێی خێرخوازانەوە بەڕێوە دەچێت. بۆیە من دەستخۆشیم هەیە بۆ خێرخوازان کە هاوکارن لەگەڵماندا بۆ بەڕێوەچوونی ئەم پرۆژانە لە ئەنجومەن و لە ڕێکخراوی هاواری خێرخوازی کە لەگەڵماندان بۆ بەڕێوەچوونی ئەم پرۆژانە. و دڵنیاشتان دەکەمەوە خۆشەویستان ئەم پرۆژانە کە بەڕێوە دەچێت بە ماندووبوونی چەندین کچ و کوڕ بەڕێوە دەچێت. ڕۆژانە دا بۆ 15 خوشک لێرە ئامادەکاری دەکەن بۆم پرۆژەیە، چونکە ئەم پرۆژەیە ماندووبوونێکی زۆری دەوێت، هەروە بە ئاسان نایەتە بەرهەم. و ڕۆژانە تیمێک کە کاگ ئەندازێر سەلمان لەگەڵاندا دەڕۆن بەناو تەکێدا دەگەڕۆن و لە دەرگای ماڵەکانە دەن و خواردنەکان دەگەێنن بۆ ماڵانە. بۆیە ئەمە ماندووبوونێکی زۆری دەوێت. لێرەوە دەستخۆشیم هەیە بۆ تێگڕای ئەو خوشکوبرانەی کە بەشدارن لەم پرۆژەیەدا کە هاوکارن لەگەڵماندا بۆ ئەوەی کە ئەم پرۆژەیە بەرەو پێشەوە بچێ. ومێدەوارم ئەم پرۆژەیە لە چەندین شار و شارۆچکەی تر بکرێتەوە، چونکە پرۆژەیەکی جوانە، ئەتوانین لە دەرگای چەندین ماڵ بین، لە دەرگای چەندین ماڵی هەژار و بێباوک و خەڵکی کەم دەرامەت بین، لە دەرگاکەی بین ئەو کەسە بە ئیسراحەت دادەنیشێت چاوەڕێی ئێوارە دەکا کە ئەم پرۆژە جوانە بچێتە خزمەتیان و خواردنەکەیان بۆ بەرێ. لە کۆی مانگەکەدا نزیکەی 500 خانەوادە سوودمەند دەبێت لەم پرۆژێدا، ڕۆژانەش 80 بۆ 90 نەفەر سوودمەند دەبێت لەم پرۆژێدا و جاری وایە لەوانەیە بڵێم نزیکەی 100 نەفرش سوودمەند بێت لەم پرۆژێدا و ئومێدەوارین زیاتر شیکەین، زیاتر خەڵکی سوودمەند بێ بۆی بتوانین زیاتر خزمەت بە دانیشتوان و خەڵکی تەکیە و دەوروبەری بکەین. سافی یەکەمان کردن سێ لە مامۆستاکان سەرپەرشتیەکەن، مریشکەکە ئامادە ئەکەن و ئەو برنجەی کە لی ئەنین لێرە ئەکرێتە ئاو ئەشۆردرێتەوە ئامادەکرێەوە ئەو فاسۆلیا و ئامادەکاری بۆ ئەو شلانە ئەکرێت کە حازری ئەەکەین. مریشکەکە بە سێ فلتەراتی ئەپەڕێ هەتا ئامادە ئەەکەین و پاکی ئەەکەینەوە ئینجا ئەکەینە مەنجەڵ و ئامادەیەکەین و لێ ئەنین. ئێمە تا ئێرە شەفتی یەکەممان ئیشیان تەواوە بێ، لە دوێ ئەمەوە نوێژی عەسر ئەەکەین و شەفتی دووەممان دەست پێەکە. شەفتی دووەم ئەو خواردانەی کە ئامادە کراوە، خوسێنراوە، ورد کراوە، پاکراوە، تەماتۆشتەکە چاکراوە، اینجا دەست بە لێنانی ئەکەین و مامۆستا سارە سەرپەرشتی کچەکانەکە ئەو مانجەڵانەی کە ئەبردرێن هەر عایلە و ژمارەیان چەنە، ئێمە بەپێی ژمارەی عایلەکە خواردنەکان تێکەین، بێ سێ مانجەڵیان 4 مانجەڵیان بۆ ئامادە بکرێت بەپێی ژمارەی عایلەکان خواردنەکانیان بۆ تێ بکرێت. وڵاهی ئەمە پرۆژەیەکە ئێستا لەناو ئیشەکەیان ئەلحەمدولیلا زۆر پێی مرتاحین، زۆر پێی دڵخۆشین، بەڵام لە دوای ئەوەی کە ڕەمەزان تەواو بێ ئینجا ئاخ و ئەسەفی بۆ هەڵ ئەکێشین بۆ ئەو ڕۆژانەی کە تیا ئیشمان کرۆ خۆزگە زیاتر ماندووبووینایە، خۆزگە زیاتر ئیشمان بکردایە و ئەو مامۆستایانە ئەو دادەبەڕێزانەی کە لێرە ئیش ئەکەن هەموویان ئیلتیزاماتی تریان هەیە لە ماڵەوە، هەموویان ئەرک و بەرپرسیارەتی ماڵیان لەسەرە، بگرە زۆرێکیان مامۆستان لە مەعهەد و زانکۆکانی دەوروبەری شاری تەکیە یاخود مامۆستان لە ناوەندەکانی قورئان لە دایرەکان مۆزەفن، هەموومان ئامادەکاری ماڵەوە تەواو ئەکەین و ڕۆژانە لە سەعات یەکەوە ئینجا دەست بە خواردنەکان هێرەکەین. ڕاستە هەندێکمان سەعات نیو ساعت پێش بانگی ئێوار ئەگەینەوە ماڵەوە، هەندێکمان لەگەڵ بانگی ئێوارەی ئەگەینەوە ماڵەوە، بەڵام ئامادەکاری تەواوەکەین بۆ ماڵیشەوە ئەلحەمدولیلا ئەوەشمان لایەنشمان پشتگوێ نەخستووە. تۆ بەم ئیشە بە خەڵک ئەڵێی کە مانگی ڕەمەزان ئەلحەمدولیلا خۆی مانگێکە پڕ بەرەکەتە، پڕ خێر و خۆشیە، بەڵام لە ساڵانی داهاتوو ئایندەدا ئینشاءڵڵا ئەم عایلانەی کە خزمەتیان کراوە لە مانگەیە بەم پرۆژەیە دڵخۆشە بن بەهاتنی، زیاتر دڵخۆشە بن بەهاتنی مانگی ڕەمەزان، ئەڵێن لە مانگی ڕەمەزانە ئێمە زیاتر خزمەت دەکرێن، خەڵکی زیاتر ئاگایان لێمانە بێت و ئاوەڕمان لێ ئەدەنەوە.
سەرجەم کارمەندەکانی ئێرە بەدەستکێشەوە کارەکەن چۆن بۆ ماڵی خۆمان کارەکەین دڵسۆزانەتە کارەکەین بۆ ئەم پرۆژە خێریە بۆی کە پادەشتێکی دنیای و قیامەتیمان هەبێت لای خۆی پەروەردگار. هەرچەنە باسی مرتاحی ئەم پرۆژەیە بکەین ڕاستی ناتوانین حەقێکی تەواوی پێ بدەین لەبەرەوەی هەستێکی ئەو نەخۆشە کە تۆ ئێوارە خوانێک بۆ ماڵێکی هەژاردا ئەنەی بەڕاستی وەسف ناکرێت هەستێکی زۆر خۆشە. هەر یەکەیان دایکە یان کچەیان وانەیان هەیە یان مامۆستان ئیلتیزاماتی زۆریان هەیە بەڵام ئەولەویەتیان کردوتە ئەم پرۆژە خێریەوە ئەلحەمدولیلا هەمویان زۆر ملتەزی من بە کاتەکەوە هاوکارێکی زۆر باشن بۆ ئەم پرۆژەیە. Rozmawka,